سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش دوازانی لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن ئەمڕۆ یەکشەممە 2 خەزاڵوەری 1402 هەتاوی بەرابرە لەگەڵ 24 سپتامبری 2023 زاینێ لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان سەرەتایش سەردێڕەی گرنگترین هەواڵەکان. بەرزڕاگرتنی یادی شاهۆ خزری لە شاری مەهاباد، مانگرتنی کرێکارانی کارگەرەی چیمەنتۆ لە ورمێ، هەڵمەتی ژینگە پارێزی بۆکان بۆ خاوەنکردنەوەی بەنجاوی ئەو شارە، برینزاربوونی دوو کۆڵبەر لە سنووری تەتەی هەورامان، دەستبەسەرکردنی 6 هاوڵاتی لە شەنشاری کوردستان، کوژرانی کچێکی تەمەن 16 ساڵی خەڵکی سەردەشت لەلایەن بنەماڵەکەیەوە، بەڕێوەچوونی مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ڕووزبێ خادەمیان لە کەرەج و کۆبوونەوەی کرێکارانی ئاو ئاوەڕۆ لە شوش. درێژەی هەواڵەکان بەرزڕاگرتنی یادی شاهۆ خزری لە شاری مەهاباد. ڕۆژی شەممە یەکی مانگی ڕەزبەر بنەماڵەی هەمیشە زیندوو شاهۆ خزری لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. بە پێڕاپۆرسەکان بنەماڵی گیانبەختکردووی ڕێگای ئازادی و بەرابەری شاهۆ خزری مەزاری ناوبراویان گوڵباران کردووە و وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ هاوسەکانی نوێ کردوێتەوە. شاهۆ خزری ڕۆژی پێنجشەممە 5 خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە کاتێک لە مەراسمی ناشنی تەرمی هەمیشە زیندوو ئیسماعیل مۆلودی بەشداری کردبوو بە چەقی هێزەکانی ڕۆژیم گیانی بەخت کرد. مانگرتنی کرێکارانی کارگەی چیمەنتۆ لە ورمێ. ڕۆژی شەممە یەکی ڕەزبەر کرێکارانی کارگەی چیمەنتۆی ورمێ بە مەبەستی زیادکردنی حەقدەست و مەزایە دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ناڕازی دەڵێن لە کاتێکدا بەڕێوەبەرانی کارخانە زیاتر لە 6 ملیۆن تمەن حەقدەست و مەزایان هەیە، کرێکاران بە موشەی 12 ملیۆن تمەن ناتوانن بژێوی ژیانیان دابینکەن. ئەوە لە کاتێکدایەکە کرێکارانی قەراردادی تەنها 7 ملیۆن تمەن موشە وەردەگرن و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. هەڵمەتی ژینگە پارێزانی بۆکان بۆ خاوێنکردنەوەی بەنداوی ئەو شارە. ڕۆژی شەممە یەکی ڕەزبەر ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخشی بۆکان لە هەڵمەتێکی ژینگە پارێزیدا زۆروبەری بەنجاوی ئەو شارەیان لە زبڵ و خاشاک پاک کردەوە. ژینگە پارێزانی بۆکان داوایان لە خەڵک کرد کاتێک دەچن بۆ سێران ڕێز لە گرنگی سروشت و ژینگە بگن و زبڵ و پاشماوەکانیان کۆبکەنەوە تاکو ژینگەیەکی خاوێن بۆ نەوەکانی جاهاتوو بەجێبێڵن. بە وسێ هاوڵاتیان هەڵمەت و شالاکی لەو شێوەیە بۆ منداڵان زۆر گرنگە لەبەر ئەوەیە کە لەگەڵ کاری بە کۆمەڵ و گرنگی سروشت ئاشنا دەبن. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری تەتەی هەورامان. شەوی شەممە یەکی ڕەزبەر دوو کۆڵبەری خەڵکی شاری مەریوان بە سەخەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە سنووری تەتەی هەورامان بریندار بوون. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز کۆمەڵی کۆڵبەر شەوی شەممە لە سنووری تەتەی هەورامان کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکرا کە بەهۆیەوە کۆڵبەرێک بە ناوی سەباح مێ تەمەن 43 ساڵ و خەڵکی گوندی هەڵوەژان و کەنعان تەباسی زادە تەمەن 28 ساڵ و دانیشتووی مەریوان بە سەختی بریندار و ڕەوانێ نەخۆشخانەکرا. دەست بەسەرکردنی 6 هاوڵاتی لە چەند شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی خەڵکی شارەکانی سنە، مەریوان، ئیلام و دیواندەرا بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە پێڕاپۆرسەکان چەند ڕۆژ لەوە پێش هاوڵاتێکی خەڵکی سنە بە ناوی کامیار هەقپەنا لەلایەن هێزەمنیەکانەوە بەبێ هۆکار دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. ڕۆژی چوارشەممە 29 خەرمانانی 1402 هاوڵاتێکی خەڵکی مەریوان بە ناوی مۆختار دەستوم خێزاندار و خەڵکی کانی دینار لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەرکرا. هەروەها لە شاری لام 3 هاوڵاتی بە ناوەکانی سەجاد شەربەندی، سینا دلێری و لاوێک کە پاشناوی ئێبراهیمیە
لە هێرشی هێزەکانی یەکەی تایبەتی فەراجا بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. لە لایکی دیکەوە ڕاهێنەرێکی فوتباڵی خەڵکی دیواندەرە بە ناوی کامران دەستباز بە لێدان وازارەوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا و چارەنووسی نادیارە. کوژرانی کچێکی تەمەن 16 ساڵی خەڵکی سەردەش لەلایەن بنەماڵەکەیەوە. ڕۆژی دووشەممە 27 خەرمانانی 1402 تەرمی هایدا حەسەنزادەی تەمەن 16 ساڵ لە نێوبەنداوی شاری سەردەش لەلایەن هاوڵاتیانەوە دۆزرایەوە. تەرمی ئەم کشە لە حاڵێکدا دۆزراوەتەوەکە بلوکێکی چیمەنتۆ بە هەردوو لاقیەوە بەسرا بوو، هەروەها دەست و دەموشاویشی بە چەسب بەسرا بوو. ناوبراو لە مانگی جۆزەردانەوە بێسەر و شوێن بووە و بنەماڵەکەی بۆ پەردە پۆشکردنی بانگەشەی ئەوەیان کردووە کە کچەکەیان چووەتە دەرەوە ئێران. ئومێد حەسەنزادە باوکی هایدە و دوو کچی دیکەیە و لە ئێستادا دەست بەسەر و دانی بە تاوانی کوشتنی کچەکەی ناوە. سەرچاوەیەکی نزیک لەو بنەماڵە ڕاگەیاندووەکە هۆکاری کوشتنی هایدە درەنگ گەڕانەوە بۆ ماڵەوە بە پاساوی پاراستنی شەرەف و ناموس بووە. بەڕێوەچوونی مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ڕووزبەی خادمیان لە کەراچ. ڕۆژی شەممە 1 ڕەزبەری 1402 مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ڕووزبەی خادمیان لە شاری کەرەچ بە بەشداری بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواز بەڕێوەچوو. باوکی ئەو گیانبەختکردووەی ڕێگای ئازادی لەسەر مەزاری ڕۆڵەکەی نووسی ڕووزبەی گیان کوڕە ئازا و بە شەرەفەکەم 1 ساڵ بەسەر کاتی گیانبەختکردنێدا تێپەر دەبێت. 1 ساڵە کە نیت بەلامانەوە پشتم شکا بەڵام تا هەتایە ناوت زیندووە و یاد و بیرەوەرەکانت بۆ هەمیشە دەمێنێتەوە. جێگای ئاماژەیەکە ڕۆژی 30 خەرمانان ساڕۆژی گیانبەختکردنی ڕووزبەی خادمیان بوو، بەڵام هێزەمنیەکان ڕێگەیان نەدا کە سوکاری لەسەر مەزاری ناوبراودا کۆببنەوە. کۆبوونەوەی کرێکارانی ئاو ئاوەڕۆ لە شوش. ڕۆژی شەممە 1 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی ئاو ئاوەڕۆی شوش لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکرانی جەخوازیەکانیان لە بەردەمەوە شەرکەتە کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 6 بۆ 10 مانگ حەقدەستی دواخراویان هەیە و لە نێوان پێرسۆنەلی شەرکەت جیاوازیەکی زۆر لە شێوە و ڕێژەی پەردەختەکان دەبینرێت. هەروەها بەشێک لە کرێکاران چەند ساڵە حەقی بیمەکانیان پەرداخت نەکراوە و پەیمانکارانیش لە پێزانی مافی بیمە خۆ دەبوێرن. کرێکاران هەروەها خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی و گۆڕانی دۆخی پیشەی بوون. کوژران و برینداربوونی دوو هاوڵاتی بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە تاران. ڕۆژی شەممە 1 ڕەزبەر گەنجێکی خەڵکی لۆڕستان لە کاتی دەست بەسەرکردنیدا بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت گیانی لەدەستا و یەکێکی دیکەش بریندار بوو. لە هێرشی هێزەکانی وەزارەتی ئیتڵاعات بۆ سەر دوو هاوڵاتی خەڵکی خوڕەماوە لە تاران مەجید ڕەزایی بە تەقەی ڕاستەوخۆ گیانی لەدەستا و یەکێک لە هاوڕێکانی بە ناوی ئیمان حەسەنبەند بە سەختی بریندار بوو. شانی باسەکە ئەو هاوڵاتیانە دۆستی ئیمان هێمەتی بوونکە لە مانگی جۆزەردانی ئەم ساڵدا بەدەستی بە کرێگەراوانی حکوومەت لە تاران کوژرا. مەجید ڕەزایی لە کاتی هەڵاتندا دوو فیشەک بەرسەری کەوتووە و دەست بەجێگیانی لەدەستاوە. کاتی کوشتنی ئیمان هێمەتی مەجید لەگەڵ 3 کەسی دیکە بە ناوەکانی ماشەڵڵا مورادجانی، عەلی ئەمیری و بابەک کازمی بە تەقەی بە کرێگیراوانی حکوومەت بریندار بوون. بەیاننامەی 12 ڕێکخراوی خوێندکاری لە دەستپێکی ساڵی نوێ خوێندن. ڕۆژی شەممە 1 ڕەزبەر چالاکانی خوێندکاری لە 12 زانکۆێران لە بەیاننامێکی هاوبەشدا ساڵی نوێ خوێندنیان وەکو قۆناغێکی نوێ بۆ تێکۆشان و بەرخۆزان بەرامبەر سەرکوتگەرانی حکوومەت ناوبرد. لەو بەیاننامەدا هاتووە ئێمە بە دەنگێکی بەرز هاوار دەکەین کە سەرکوتگەران ئاواتی بێدەنگکردن و لە چالاکی خستنی خوێندکەران لەگەڵ خۆیان بەگۆڕەبن. لەو بەیاننامەدا ئاماژە بە پانتایی سەرکوتی خوێندکاران و مامۆستایانی زانکۆکراوە و وتراوە ئێستا دەسەڵاتی زاڵم زۆرتر لە هەر کاتێک
هەوڵی کوشتنی زانکۆ هەیە و ئەگەرچی ئاستەواری قامچی لەسەر جەستەی زانکۆ دیارە، بەڵام ئەو برینانە زانکۆ و بزوسنەوەی خوێندکاری پێداگرتر و بەهێزتر دەکات. ناڕۆنی چارەنووسی سێ هاوڵاتی بەندکراوە لە چەند شاری ئێران. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی سێ هاوڵاتی بە ناوەکانی مەنوچەهر فەلاح خەڵکی ڕەشت، محەممەد مهدی وسوقیان خەڵکی گۆڵپایگان و فەرزاد معەزەمی گوزەرزی خەڵکی بروجرد پاش دەست بەسەرکردنیان لەلایەن حکوومەتەوە ناڕۆن و نادیارە. بەپێ راپۆرتەکان مەنوچەهر فەلاح مانگی پوشبەڕی ئەمساڵ لە فڕۆکەخانەی ڕەشت لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی لاکان گوازرایەوە. بنەماڵەیەوە بەندکراوە بارەمتەی 400 ملیۆن تمەنیان بۆ داناوە، بەڵام دادستانی ڕەشت لەگەڵ ئازادی ئەو لاوە دژایەتی دەکات. هەروەها محەممەد مهدی وسوقیان شارۆمەندی خەڵکی گۆڵپایگان وێڕای تێپەڕێنی چەند ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکرانی لە گرتوخانەی سڵاتی سوپای گۆڵپایگان چارەنووسی بە ناڕۆنی ماوەتەوە. ناوبرا و کوڕی مەعسومە یاوەری بەندکراوی سیاسیە کە لە دەرمانی پێویست بێبەشکراوە و گیانی لە مەترسیدایە. لەلایەکی دیکەوە لاوێکی خەڵکی بروجێرد بە ناوی فەرزاد معەزەمی گودەرزی کە 3 حەفسە لەوەبەر لەلایەن لیباس شەخسەکانی ڕۆژیمەوە ڕەفێنرا ناڕۆن و نادیارە و بنەماڵەکەی هیچ زانیاریەکیان سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی نییە. دووە هەواڵ خۆپیشاندانی خەڵکی بریتانیا بۆ پەیوەستبوون بە یەکێتی ئەوروپا. ڕۆژی شەممە یەکی ڕێزبەر دەیان هەزار شارۆمەندی خەڵکی دژبەری بریگزیت لە بریتانیا لە ناوەندی شاری لەندەن کۆبوونەوە و لە ڕێپێوانێکی ناڕزایەتیدا داوایان لە پەرلەمانی ئەو وڵاتە کرد بۆ جارێکی دیکە پەیوەست بە یەکێتی ئەوروپا بن. بە پێ گشتپرسیە نافەرمیەکانم بەشێکی زۆر لە دانیشتوانی بریتانیا پەشیمانن لەوەی کە لە یەکێتی ئەوروپا چوونەتە دەرەوە و خوازیاری ئەوەن پەرلەمان بۆ جارێکی دیکە گەڵاڵای پێوەستبوون بەو یەکێتیە بخاتە بەرباس و دەنگدان. بەشداربووانیەوە ڕێپێوانە ئاڵای یەکێتی ئەوروپایان بەدەستەوە گرت و لەسەر تراکت دروشمی بریگزیت هیچ کات کارەساز نەبوویان بەرز کردەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوود.